بەڵێ ئاکەم بەردەوامین دەچینە تەوەری دووەمی پرۆگرامەکە. لە تەوەری دومی پرۆگرام باسی کار و چالاکیەکانی ئاماری ساڵی 2025 نووسینگەی پاسپۆرتی سلێمانی دووگەرمیان دەکەین. زین کار و چالاکیەکانیان بۆ ساڵی 2025 چۆن بووە و چ کاریگەریەکی هەبوو لەسەر هاوڵاتیان و ئاسانکاری کراوە بۆ دەرهێنانی پاسپۆرتی ئەلکترۆنی پاسپۆرتیان دەرکردووە بەڵێ و سوود و لایەنە نێگەتیڤەکانی سیستەمی ئەلکترۆنی و چەندین پرسیاری دیکە و ئەمەش لەگەڵ مقدم ڕیاز محەممەد بەڕێبەری نووسینگەی پاسپۆرتی سلێمانی دوو لە گەرمیان ئێستا لە کەلار لەگەڵمانە. سلااو لێبێت و بەیانی و باش سپاس ئەم بەیانی ڕاستەخۆ لەگەڵمانی. بەیانیت باش. بەیانی ئەوەی باش و وڵاتیانی خۆشەویست کە بینەرمانە هەموو کاتێکتان باش. زۆر سپاس. سەرەتا با لەوە دەست پێ بکەین زین کار و چالاکیەکانی ساڵی 2025 چۆن بوو و کار و چالاکیەکانتان چی بوون؟ بەڵێ کار و چالاکیەکانی ساڵی 2025 پێک هاتە لە نزیکەی 20,116 هاوڵاتی کەسەدانی نووسینگەکەمانیان کردووە بە خۆشحاڵی و مامەڵەکانیان بە شێوەیەکی باش و ڕێکوپێک ڕۆیشتووە. نزیکەی لەو 20,116 کەسە نزیکەی 19,353 کەس پاسەپۆرتەکانیان وەرگردووەتەوە بە خۆشحاڵیوە لە ئیشوکارەکانی نووسینگەکەمان ڕازی بوونە و کار ئاسیانیمان بۆیان کردووە. بەڵێ باشە. کاک ڕیاز من ئەپرسم هەیکەلی ئیداری نووسینگەی پاسپۆرتی سلێمانی دووگەرمیان چۆنە لە ئێستا؟ ئایا نووسینگەکەتان توانای ئەوەی هەیە کە پاسپۆرتی هاوڵاتیان ڕۆژانە بەبێ لۆت دەرکات؟ بەڵێ ڕۆژانە ئێمە نزیکەی 120 بۆ 130 کەس بەردەوام سەردانمانەکەن. وامان کردووە ئەو هاوڵاتیانی کە سەردانمانەکات لە هەمان ڕۆژدا مامەڵەکانیان بکەن و پاسەپۆرتەکانیشیان وەربگرنەوە کەس بەبێ پاسەپۆرت نەگەڕێتەوە هەمووی وەری بگرێتەوە کە ئەو ڕۆژە دێن. باشە کاک ڕێز زۆربەی و کەسانەی کە سەردانی بەڕێبەرایەتیەکەکەن یاخود نووسینگەکەکەن لە چ ناوچەیەکە و زیاتر سەردانی ئێوەکەن؟ ئێمە ناوچەکەمان بەرفراوانە پێک دێ لە ناوچەی کەلار کە ناوەندی گەرمیانە ناوچەی خانەقین کە سەر بە دیالەیە ناوچەی دەربەندی خان و ناوچەی کفریشمان هەیە بە بۆنەی کێشە و هەندێک تەکنیکی نووسینگەی پاسەپۆرتی چەمچەماڵەوە خەڵکی سەرئین چەمچەماڵیش سەردانی ئێمە دەکەن لەم حاڵەتەدا و هەموو لە هەموو ناوچەکانی تریشەوە بەڵام بە زۆری ئەم ناوچانەوەدە. نا هیچ کێشەمان نییە سپاس بۆخوا ئێمە ینی کاتی دەوامان بەڵێ دیاری کراوە بەڵام لە کاتی هاوڵاتی ئەوی کە هاوڵاتیانی کە زۆر سەردانمانەکەن کاتەکەمان درێژ دەکەینەوە تاکو ئەو خەڵکە کە دێت مامەڵەکانیان هەمووی تەواو بێت کەس نەگەڕێتەوە کە مامەڵی تەواو نەبوو بێت و هەمان ڕۆژش کە پاسەپۆرتەکانیان وەربگرنەوە. باشە کاک ڕیاز واتە ئێوە بەپێی سەردانیکردنی هاوڵاتیان داوامەکەن بۆ نمونە ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیەک بگاتە سەعات 3 یان دوای سەعات 3 بگاتە سەعات 4 ئێوە تاو کاتە ئەمێنەوە یاخود فەرمانبەرەکانتان تاو کاتە ئەمێنێتەوە؟ بەڵێ بە تاکید ئەگەر پێویست بکات ئێمە حاڵەتی وا هەبووە داوامان تا حوتی بە ئێوارە بووە هیچ کێشەمان نەبووە لەبەر هاوڵاتی ئەو هاوڵاتیانە وتمانە دەبێت کە سەردانمانەکەن دەبێت مامەڵەکانیان تەواو بێت زۆرجار کاتەکەمان گەیشتوتە 6 ئێوارە حوتی ئێوارە هیچ گرفتمانە بۆ کارمەندەکانیش دەوامیان کردووە بە 2 شەفت. بەس واتەمە ئەمەوە دەگەێنێ کە کارمەندی پێویستان هەیە تا ئەو کاتە بمێنێتەوە لەگەڵ هاوڵاتیان و یارمەتیان بن؟ بەڵێ بەڵێ بە تاکید کارمەندەکان کە بۆ نمونە لە حاندی حاڵەتدا بەڵام ئێستا نا لەبەرەوەی ئێستا لۆدێکی زۆرمان لەسەر نییە نزیکەی تاکو کاتژمێری 2 پاشنی ڕۆدەوام دەکەین بەڵام ئەگەر زانیمان بۆ نمونە هاوڵاتێکی زۆر کە لە کاتی سەفەر و حەج و عومرە یان گەشتی دەرەوەی وڵات کە زانیمان لۆدێکی زۆرمان لەسەرەوە هاوڵاتیانە دێن ئێمە داوامەکەمان درێژ دەکەینەوە بە گوێرەی پێویستە کو سەعاتی 3 بێ 4 ئێوارە بێ. باشە کاک ڕیاز باسی لۆ دەکرێت وەکو لۆت چ کاتێک زیاتر لۆتان لەسرە لە ماوەی ساڵەکەیە؟ چمانجێ بە دیاریکراوی؟ ئەمە لۆت لە هەموو بڵێن عێراقدا لۆت کە لەسەر جواز دروست دەبێت لە مانگی 6 تاکو مانگی 10
بەڵێ ئەو چواربانگەیە ئەمە بە هۆکاری چی؟ بۆ لەو کات ئەو لەو کاتەدا خەڵکی زۆر سەفەری دەرەوە وڵاتەکەن و حەج و عومرە و لەگەڵ ئەوانەی کە لە دەروی وڵاتێن پشویان هەیە دێنەوە سەفەری کورسانەکەن ئەوانە بە زۆری ئەوانن. باشە لە مانگی 3 و 2 کە زیاتر خەڵک سەردانی واتە سەردانی دەرەوە ئەکا بۆ گەشت و گوزار ئەمەش هەر لۆت بۆیەوە دروست ناکە؟ تاکو ئێمە لۆدی هەموو نووسنگەکان و بەڕێوەبەرایەتەکانی هەموو عێراق و کوردستان لە مانگی 6ەوە دەستی پێ دەگات تاکو مانگیدا هەموو ساڵێک وا بووە هەموو ساڵێک. باشە کاک ڕاست باسی ئەم پاسپۆرتە تازێ بکەین با بزانین جیاوازیەکەی چێ لەگەڵ پاسپۆرتەکەی ڕابردوو ئایا ئەمە کاریگەری هەیە لەسەر خێراترکردنی ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان؟ بەڵێ ئێمە ئەم سیستمێکی بڵێن عێراق هەموو ئەم سیستەمە بەم سیستەمە ئیشەکەن ئەمە سیستمێکی زۆر پێشکەوتوترە تاکو و پاسەپۆرتە ئەیەکە کە پێش ئەم سیستەمە هەبوو گرفتی زۆر بۆ هاوڵاتیان دروستەکرد پاسەپۆرتەکە ئەوەی بڵێن پێشووتر کە پاسەپۆرتی ئەیە لەبەرەوەی وێنەکەی باش نەبوو کوالێتی بڵێ پاسەپۆرتەکەی باش نەبوو بەڵام ئەم پاسەپۆرت بی کە پاسەپۆرتێکی تازەیە سیستمێکی تازەمان هەیە سپاس بۆخوا ینی شتێکی زۆر پێشکەوتوتر و باشترە و لە کاتی سەفەرکردنی هاوڵاتیانیشدا لە مەتار و لە دەواازەکان هیچ گرفتێکیان بۆ دروست نابێت ینی ئاسانکاریان زۆر بۆ ئەکریا بە بۆنەی ئەم پاسەپۆرتە ئەلکترۆنیک. کاک ڕاست کاریگەریە بێت لەسەر ڕیزبەندی پاسپۆرتی عێراق بە شێوەیەکی گشتی لەسەر ئاسیجیان ئەم سیستەمە تازەیە کە باس کرد دڵنیا بە تەسیری زۆر هەیە پێشکەوتێکی زۆری باشی بەخۆیەوە بینیوە لە هەموو بڵێن عێراقا لە هەموو عالم بڵێن. باشە کاک ڕاست ئەگەر من ئێستا پاسپۆرتەکەم بەسەر چوو بێ پێویستەکە لە چیەوە دەست پێ بکەم بۆ پێویست بە هیچ بڕەپارێکی نوێیەکە کە من بیم اینجا پاسپۆرتەکەم بۆ بکرێ بە ئەلکترۆنی و مەرجەکە پاسپۆرت بەسەر چوو بێ اینجا ئەو پاسپۆرتە ئەلکترۆنی بۆ دروست بکرێ یاخود هەر کەسێک بیاوێ سەفەر کا لە ئێستا پێویستەکە بیگۆڕێبەوە. بەڵێ ئێمە ئێستا لەم کاتەدا لۆدێکی نزیکەی بڵێن زۆر لەسەرمانە بەبوونەوە ئێستا عێراق بڕیارێکی داوە لەسەر ئەو پاسەپۆرتانەی کەوا بە ئاسانی دەتوانن تازەی کەنەوە کە بەسەریش نەچوو بێت ئێمە یاسایەکمانەیە لە ساڵێکی کەمتر جوازەکە کە ساڵێکی کەمتری ما بێت دەتوانی بیگۆڕیت بەڵام بەبێ هیچ غەرامەیەک بەڵام ئەگە ساڵێکی زیاتری ما بوو پاسەپۆرتەکەت ئەتوانی تازەی کەیتەوە پێشتر بڵێن 200,000 غەرامەت دەدا بەڵام ئێستا 50,000 غەرامەیە یعنی بە بۆنەی ئەوەی کە ئەم پارە کەمی کردو بووە بە 50,000 خەڵکێلێکی ئێستا زۆر ڕوومالیەکە بۆ گۆڕینی پاسەپۆرتەکەی کە لە ساڵێ زیاتری ماوە بەڵام کە هاوڵاتیە کە بۆ نمونە ساڵێکی کەمتری ما بێت پاسەپۆرتەکەی دەتوانێت حەزی ئەلکترۆنی بکە لە موبایل بەرنامەی موبایل هەیە حەزی جواز سەفەرە العراقی دەتوانێت لێوە داخل بێت کە ئەتوانێت مەوعدەکە وەربگرێ ڕۆژ و سەعاتەکە لە کاتی ئەو ڕۆژە دێ بۆ لامان بگوێرێ ئەو کاتژمێرە کە بۆی دیاری کراوە دەتوانێت سەردانمان بکات. بەڵێ واتە لە سەر و ساڵێکەوە تۆ تەنها 50,000 دەدەیت لە ئەکاونتی فەیسبوک ئەوە بڵاو کرابووە کە پێویستی بنەوە 1,000 هەیە ئەمەیان چییە؟ بەڵێ ئەوە لە کاتی بۆ نمونە مامەڵەی پاسەپۆرتەکە کە دێیت بڵێن سیحوتی ئەلیفمانەیە کە غەرامەیە کەمە کارتی بانکیە کارتی بانکێ پێشووتر لە پاسەپۆرتە ئەیەکە 25,000 بوو بەڵام ئێستا بە بۆنەی کوالێتی پاسەپۆرتەکە و چاگی پاسەپۆرتەکەەوە بۆ بە 91,000 ئەوش پێویستی بە کارتی بانکیە بۆ نمونە کە مامەڵەکە تەواو کرد و ڕسم گیرا و کە بۆ پاسەپۆرت دەبێت غەرامەکە بڵێ کە بە کارتی بانکی بێت ئەبێ 91,000 کەمتری تیانە بێت بۆ ڕایکردنی مامەڵەکەت. باشە کاک ڕاست هاوڵاتیان ئێستا ئەتوانن لە ڕێی ئۆنلاینەوە وا دێکداری بکەن بۆ دەرکردنی پاسپۆرت؟ بەڵێ ناڵێم بە ئۆنلاین لە موبایلەوە بڵێن حەزی ئەلکترۆنی لە سیستمەکەدا دەتوانی بە گوێرەی ئەو کاک ڕاست مەبەستم ئەوەیە کاتی خۆی تەنها ڕۆژانی پێنجشەمان دیاری کرابوو بۆ ئەو مەبەستە هەر پێنجشەمەیە یاخود ئێستا هەموو کاتێک دیاری کراوە ئێستا بەنسبەت ئەوەی بۆ نمونە نووسنگ و بەڕێوەبەرایەتەکان جیاوازترە ئێستا کە بڕۆیتە سەر پیجی
نووسنگی بەڕێوەبەرایەتی پاسەپۆرتی سلێمانی یان ڕانێ یان هەر شوێنێکی کە لەوانەیە لە ئێستادا نەکرابێتەوە بۆ لەبەرەوەی زوو پڕ ئەکرێتەوە سرەکە بەڵام ئێستا ئێمە بۆ نمونە گە نووسنگی پاسەپۆرت سلێمانی دوو لە گەرمیان بڕۆیتە سەری هەموو کاتێک کراوەیە هەموو ینی بڵێن بە شەو و ڕۆژ هەموو کاتەکان کراوەیە بە دڵی خۆ دەتوانی حەزەکە بکەیت. باش کاکرێس بابێنە سەر بابەتێکی تر ئەو کێشە و گرفتانی کە هەیە لە بواری بۆ منە بیناکە کە یعنی پێویستی بە نۆژانکردنەوە بێ یاخود پێویستان بە کارمەند بێ هەر کێشەیەکی تر کە هەتانە پێم خۆشە لێرەوە باسی بکەی بەگشتی ئەو کێشە و گرفتانی کە هەتانە چین. من سپاس بۆ خوا الحەمدولیلا نووسنگەکەمان لە ڕووی بینا و لە ڕووی کارمەندەوە هەمووی کاملین و هیچ کێشەمانیە سپاس بۆ خوای گەورە هیچ گرفتێکیشمانە لە ڕووی کەوالی ئین پاسەپۆرتەوە سپاس بۆ خوای گەورە بێ کێشە و گرفتین. سپاس بۆ خوا کاک ڕاست کەواتە ئەگەر خاوەن پێداویستی تایبەت یاخود کەسێک کە نەخۆش و پێویستی بۆیە بە شێوەیەکی بەپەلە سەردانی دەرەوەی هەرێمیان دەرەوەی عێراق بکات بۆ ئەمە چیتان کردووە؟ بەڵێ ئێمە یارمە ئەو کەسانی کە بدێن کەم ئەندامن یان ئەوانەی بۆ نمونە لە هاندەرانن کە دێنەوە بڵێن پاسەپۆرتی ئەوروپیان هەیە یان وەرەقەی خەستەخانەیان هەیە ئەمانە بەبێ حەزی ئەلکترۆنی بەبێ سرا هاوکاریان نەکەینیان کەم ئەندامێک بێت دەتوانین هاوکاریان بکەین هەر هەمان ڕۆژ مامەڵەکەیان بۆ تەواوگەن و پاسەپۆرتەکانیان وەربگرنەوە. بەڵێ بەبێ سرەیانی بەبێ ئەوەی بڵێ. لە کۆتاییە من دەستخۆشیم هەیە بۆ تەواوی کارەکانتان بۆ هیوایی کە هەمیشە ئەو بێ کێشە بوون و کارەکانتان بە باشی بەڕێوە بچێت ئەگەر شتێکە هەبێ لە کۆتاییە بچێ بە ئێمەی بڵێ زۆر سپاس. من زۆر سپاس جەنابتانەکەم و سپاس بۆ خوا هیچ کێشە و گرفتمانیە و سپاسی ئەوە شەگەن بوو نەعزێت بۆتان. زۆر سپاس بە پێچوانەوە کاری خۆمانە. مقدم ڕیاز محەممەد بەڕێوەبەری نووسنگی پاسپۆرتی سلێمانی دوو گەرمیان سپاسکەم بەیانی ڕاستە خۆ لەگەڵمانە بووی. دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ جەنابتانێ زۆر سپاس کاتێکی خۆش بۆ ئێوەش دۆ سپاس. بۆ تۆ شەروە.